ئەمە شاعری ناوداری عەرەب نزار قەبانیە. من لە منداڵیەوە نزار قەبانیم خۆشویستیە و لەگەڵ شێعرەکانیان ژیاوم و ڕەنگە خەڵکێکی کەم بزانێت کە من نزیکەی 120 شعری نزار قەبانیم وەرجێڕاوەتە بۆ زمانی کوردی کە زۆربیان چاپ نەکراون، هەندێکیان چاپکراون. نزار قەبانی لەگەڵ هەموو ئەو هاوڕێیانەی تری کە ئەو کاتە خەریکی شعری عەرەبی بوون تەسەوڕ دەکەم لە هەمووانی بردەوە بە بەڵگەی ئەوەی کە ئێستاش پڕفرۆشترین کتێبەکان نزار قەبانین لە بازاڕی کتێبخانەکانی وڵاتانی عەرەبی. لەبەر چێش لەبەرەوەی ئەگەر دامانە مەحموود دەروێش بەهۆی قەزەی فەڵەستینیە و بێتە شاعریشی گەورە، ئەگەر دامانە ئەدۆنیس بەهۆی چوونە ڕۆژئاواوە و کرانەوەی دەرگای ڕۆژئاوا بووی بێتە شاعریشی گەورە، ئەگەر دامانە سەمیع قاسم بەهۆی شۆڕژێڕی و خەباتەوە و بێتە شاعریشی گەورە، ئەوان نزار قەبانی بەس بەهۆی خۆشەویستیەوە بۆ شاعریشی گەورە. ئێمە هەمووشمان دەزانین ئایدۆلۆژیەکان دەدۆڕێن، حیزبەکان لە ناو دەچن، ڕقەکان ناو دەچن، وڵاتەکان هەڵدەوشێننەوە، ئەوەی وەکو خۆی دەمێنێ خۆشەویستیە. لە مێژوودا تاکە ژانری نەدۆڕاو لای مرۆڤەکان خۆشەویستیە. تەنانەت ئەگەر پیاوکوژێکیش کە ئامۆژگاری منداڵەکەی دەکا، ئامۆژگاری ئەوەی دەکا کە خەڵکی خۆش بێ یان دەست لە خراپە هەڵگرێ. شعرێکی نزار قەبانیمان پێشکەش بکە. تێکستێکی نزار قەبانی کە لە زۆر تێکستی نزار قەبانیم لە خەیاڵماوە، یەکێک لەوانە دەڵێ أرجوك أن تحترمي صمتي إن أقوى أسلحتي هو الصمت هل شعرت ببلاغتي عندما أصمت؟ هل شعرت بروعة الأشياء التي أقولها عندما لا أقول شيئا؟